بەڕێزان و خۆشەویستان بەردەوامین لەسەر تۆمارکردنی یاد و یادەوەریەکانی سەربەست کەرکووکی لە بەشی سێەم و کۆتایی هەوڵە دەین تیشک بخێنە سەر لایەنی ئەدەبی و هەروەها سەربەست کەرکووکی وەکو نووسەرێک و وەکو کەرکووکی ناس ئەم بەشە لەگەڵ مامۆستا سەربەستە تۆمارکەین. مامۆستا جەنابەت وەکو نووسەرێک حەزەکەم قسە بکەین. سەرەتا بەخێر بیتەوە. سپاس چاک ماندوومان کردووی. زۆر سپاس. خزمەتێ بە بینەر بگەێنین و بیسەر بگەێنین ئەوە مهمترین شتە. بەڵێ مامۆستا سەربەست کەرکووکی وەکو نووسەرێک لە کەیەوە دەسەکاتە ئەم شعر وتن و شعر نووسین و وابزانم چیرۆکێکت بۆم باس کرد لە پشکامیرە کە باسیەوەت کرد لە کاتێک ئاسیتە سەرەتایی وابزانم تەمەشت مناڵێ. حقیقەت ئەوەیە کە لەوێ تر دەست کرۆتە شعر وتن و ئێستاکە شاعری. حقیقەت ئەوەیە کە نووسین بە تایبەتی شعر لە ناو کووردا زیاتر لە شعرەوە وایەتی بۆ نووسین. حقیقەت ئەوەیە کە شعر خۆی بەشێک بووە لە خەباتی سیاسی میلەتی کورد، نەتەوایەتی میلەتی کورد، مەبەستم حیزبایەتی نیە، نەتەوایەتی میلەتی کورد. شعر هاندەر بووە و شعر بەسیترین ئامرازە بۆی مناڵ زوو فێری بێت، زوو شتەکە هەڵگرێت. بۆیە من لە مناڵیەوە ڕاستەکەی ئەوەی کە وای لێ کردم کە من پێش عمری مەکتەب پێش عمری چوونە قوتابخانە وەرگیرم لە قوتابخانە شعر خوێندن بوو. یعنی شعرم خوێندەوە لەو عمرەیە کە عمرم 5 و نی و 6 شتێکم بوو کە نابواە وەرگیرامە لە مەکتەب شعر خوێندنەوەکە وای لێ کردم کە وەرگیرم. بەڵام ئەوە سەرەتای مەوزوعەکان بوو. من پاشان 2 ساڵ بە کوردی خوێندم. من لە مەکتەبی ئازادی تێکەڵاو کە لە گەڕەشی زەوێ بوو، هەم کچانی تیا بوو هەم کوڕانی تیا بوو. تەنها 2 ساڵ من خوێندم. باشە لەو زەمانە مامۆستا با ڕاتگرم وابزانم ساڵی چوونە خوێندن 7 ساڵ ساڵ بوو. 7 ساڵ بوو. ئەی جەنابەت چۆن وەرەگیری لە من بزەبت ئەوەی کە باسەکەم 5 بۆ 6م تەواو نەکردبوو، 6م تەواو نەکردبوو لە بەرەوەی توانای ئەوەمە بوو. مدیرەکە وەریگرتم، بەڵام وتی ئەگەر وەکو مناڵێک نەیتوانی بەردەوام بێت داوای لێبوردنەکەم پێتان بڵم کە ئەی نێرینە ماڵەوە. بەڵام من توانیم بەردەوام بم و توانیم سەرکەوتوش بم و هەر لە پۆلی یەکەم ڕۆڵێکی باشم و بانگەکرام بۆ پۆلی 2 بۆی هەندێک شەرحەکەم. یعنی چی وای لە مامۆستاکان کە وەردەگرن؟ زیاتر ئەڵێم بۆ شعرانی کە ئەو شعران حەفزم بوو. شعرەکان کە بیرم بێ شعرەکانی هین بوو، ئەژاری مکریانی بوو، لەبەرت بوو بۆ تەمەن ئەو وەختە لەبەرم بوو. ئێستا لە یادگارەکانم نووسیمەتەوە لە ناوانی باسێکی ئەو کاتم بۆ بکەیت کە لەبیرت ماوە کە ئەتبەنە بەر خوێندنەوەوانە؟ بەڵێ چاکم لەبیرە. ئەو ڕۆژێک کە چووم دایکم مووسڕ بوو کە بە زووترین کات بمباتە مەکتەب. دایکم نێزانانی ئەبێ حەوتاوەکەم اینجا ئێمەش نەمانەزانی ڕاستێکی چوینە مەکتەب سوتلتفەیەکە بوو، یەکێک بوو لە خەبات جێڕە مامۆستا مدیرە هەرە سەرکەوتۆکانی ناوچەکەی ئێمە، کچی عائیلەیەکی شوعی مەشهوری ناوچەکەمان بوو، لەگەڵ سید قەدریەک لە ناو پۆلی مدیرا بوون. ئیتر من و دایکمیان استقبال کرد. دایکم مووسڕ بوو کە کوڕەکەم شتە زانێ بۆ لە مەکتەب وەری ناگرن. ئیتر وتی چییە زانی؟ وتم شعرە زانم. شعرێکم بۆی خوێندەوە. وتی ئادەی بزانم شتی تر چێزانی؟ وتم ئەیزانم. هەر ئاوا بە مناڵی شعرێکی ترشم بۆی خوێندەوە. دوایی داری ئازادی بە خوێن ئاو نەدرێ ئەبەت ئەوەشم بۆی خوێندەوە. وتی بابە وەرگیرای تی وەریگیرای، بەڵام ئەگەر نەیتوانی وەکو مناڵێک بەردەوام بێت داوای لەبر نەکەین ئەی نێری نەماڵەوە. بەڵام من توانیم. ئەوە سەرەتاکانێتی. بەڵام پاشان 2 ساڵ و خوێندنی زمانی کوردی تەنها 2 ساڵ لەوە زیاتر نەبوو. بۆ مەکتەبەکە 3 ساڵ بەس بۆ عمری من 2 ساڵ بوو. ئەنی پۆلی 1 بۆ 2 لە 3 سەرەتا دەستمان پێکرد و کتێبەکانشمان وەرگر بە کوردی. بەڵام حکوومەتەکە گۆڕا و بەعسیەکان هاتن و ئیتر لەوانەیە هەموو لابرد کە هەمویان لابردە تا گەیشتمە سەفی 4 ئەعدادی ئیتر کوردی نەما بوو. تا ئەو فترەیە کوردی نەما بوو. ئیجا بە بیرم دێ من ڕۆژنامەی هەفتانەی هاوکاریم ئەکڕی، هەموو هەفتەیەک ئەمکڕی کە دەرەچوو. تەنها لەبەرەوەی زۆر باش کوردیم نازانی بخوێنەوە، زیاتر بە عەرەبی ئەمان خوێت.
لاپەڕێکم تەواو کرد بۆ هەفتەی ئایندا یعنی عەدەدەکەی ترمە کڕی هێشتا من لاپەڕێکی یام عەدەدەکەم تەواو کردووە و من باش بووم بە چاوی خەڵکانی تر چکو زۆربەی هەرە زۆریان کوردیان هە بە تەواوی نازانی ئیتر طبعا لە دوای ئەوەی تر مرد ئیسرارم کرد کە ئەبێ زیاتر کوردی فێر و زیاتر کوردی بنووسم و لە شعرەوە دەستم پێ کرد تا ڕادێک لە شعرەوە ڕۆیشتم بۆ لێکۆڵینەوە تر دوای ئەوەی دانشگام تەواو کرد هەوڵمدا لە عینی کاتە بە ئیزافی ئەوەی لێکۆڵینەوە بێ و شعر بنووسم و هەندێک چیرۆکی مناڵان بنووسم هەوڵمدا بەشێکش لە ئەو زانستەی کە لە زانکۆ فێری بوو یا کتێبی زیاترم خوێندەوە لەو سەر ئەو علمە بتوانم کتێبی لەسەر مەشێک لەوانە مەسەلە بۆم قەیرانی جیهانی دارایی لەسەرەوە کتێبم هەیە باشە باجار لە ئەدەبیاتەکە بمێنی مامۆسا ئەو کتێبانی کە بە چاپت گەیاندووە لە ئەدەبیات و لە شعر چەند کتابن چەندت هەیە تا ئیساکە وەڵا ئەوانەی چاپم کردووە زۆرن دەوری 15 کتێبن 16 کتێبن 16 کتێبن من چاپم کردوون ئەگەر ئەتەوێ بۆتی باسکەم یەکیان کۆمەڵە شعری سرودی شادیە ئەمە نییە لێرە مامۆسا نا لێرە پێم نیە من هەمووی من نییە ڕاستەکەی نوسخەم لە هەمویان نییە ڕاستەکەی حقت لە لەندەن هەمە بەڵام لێرە نیمە سرودی شادی دوایی کتێبی لێکۆڵینەوە و تەرجمە لەسەر ڕاپەڕینی کوردان ساڵ 1925 ئەمە حەسرەتیان بە ڕووسی کتێبێکی نووسیوە هەم بە تورکی هەیە هەم بە عەرەبی من ئەمەم لەسەر تورکیەکە تەرجمە کردو ساڵ 1970 چاپم کرد ئەوە لێکۆڵینەوە شتەکان دوای دێنە سەری ئۆکێ باش ئەدەبیەکان ئەوانی کە تایبەتن بە شعر و ئەوانەی تایبەتن تۆ مەبەستی تۆ هەڵبەستی ئەمە زیاتر عێلاقەی بە شعری سۆزداریە کتێبی تر کە هینم کردبێ ئێوارە خەونێک لەگەڵ باوە گوڕگرا ئێوانە خەودێک لەگەڵ باوە گوڕگرا ئەمەیانە ئەوەیانە ئەمە ئەوەی تریانە تۆ هەڵبەستی تۆ مەبەستی ئەمەیانە بڵێ بەڵێ مامۆس کتێبێکم هەیە لەسەر کتێبێکم هەیە لەسەر وەکو نامیلکەیەوەیە فلیمی دیزنی دوو هونەرمەند و فلیمە بزیێنەکان ئەوانی کە تۆ لە مناڵان لە ناو ئەفلام کارتۆن ئەیبینی ئەوە طبعاً دەستگای خاک وەختی خۆی بۆیان چاپکردن بەڵام بۆ زانست ینی کتێبێکی زانستیە بۆ مناڵان ئەگەی ئەوەشم هەیە کتێبی نازم حکمت نازم حکمت ئەمە تقریبا 54 شعری نازم حکمت بە تورکی تەرجمەی تورکیەتی لە عینی کاتە ژیان نامەی نازم حکمت ڕۆڵی نازم حکمت لە پشتیوانی کورد و قەزیەی کوردی لێرە باسم کرد ینی هەر کتێبەکە ئەدەبی نییە شتی تریشی تایە کتێبێکی ترم هەیە لەسەر میرزا مەنگووری ممکنە ناوی بیست بێ میرزا مەنگووری ئەمە کتێبەکەی میرزا مەنگووریە میرزا مەنگووری وەختی خۆی کەشتی ئەستێرەی مەریخی بڵاو کردەوە لە ساڵ 1970 کتێبێکی وای بڵاو کردەوە ئەو کتێبە حقیقەتەن کەس ئیحتیمامی پێ نەدا ئەو کتێبەی میرزا مەنگووری کەس ئیحتیمامی پێ نەدا من لە دواییە لە ساڵی ینی پێش 2010 نوسخەیەکمە بوو خوێندنەوەیەکی تازەم لەسەری کرد بۆم دەرکەوت کە ئەو فکرانەی کە میرزا مەنگووری لەو کەشتە شعریەی بڵاوی کردوتەوە هەموو ئەو شتانەیە کە ئێستاچی ئێمە لەم عەسرەیە بەکاری دێنین یەکێک لەوانە ئەوەیە ئەوەی کە ئێستا لە پشمان لەوەیە ئەوە میرزا مەنگووری باسی کردووە کە مامۆستای زانکۆ لە شارێکەوە دانیشت لە ماڵەوە دانیشتووە بەحسەکەی خۆی یا دەرسەکەی خۆی بە قوتابەکانەدا هەر قوتابیەک و لە ماڵێکە ئەمە لە ساڵی هەفتە باسی مۆبایلی کردووە ماسی ئەوەی کردووە کە تۆ ئەیکردت دەست و قیاسی گەرمی و ساردی جسمتەکە زەختی جسمتەکە هەموو ئەو شتانی کە ئێستاکە ئێمە لەم ڕۆژەیە بەکاری ئەهێنین ئەو ئامێرانە میرزا لە کەشتی مەریخ باسی کردووە کە زۆر حاڵەتیشی غەریبە چکوم لەبیر دەنێتێ میرزا مەنگووری ئەم کتێبەی لە ساڵی هەفتە چاپ کردووە ئەم کتێبەی زووتر نووسیوە
ئەم کتێبەی بە جۆرەی معلوماتێکی کە من ئاگام لێ ساڵی 54 نووسێتی لە حاڵەتێکا هیچ تەلەڤیزیۆنێک لە عێراق نەبووە هەتا معلوماتەکە لە وەرگێت اینی مەسەلە بۆ نمونە ساڕۆغێک هەڵەسێت ئەگەر ئێستا ئێمە ئەیبینین لە تەلەڤیزیۆن بە زۆر بە وازحی بین ساڕۆخێک کاتچێتە ئاسمان بۆ بڵێن هەسارەکانی ترە ڕوە چۆن ئەو ساڕۆخە بەرزەوێتەوە دوایی کوڕی ئەرزی گۆی ئەزەوی بچووکە بێتەوە و چووکە بێ بچێکەوەی دوایە بێتەوە گڵۆپێک ئەم لەوێ باسی کردووە ئەمانەی بە توول تەفسیل باس کردووە ینی شتێکی زۆر زۆر خەریبە فەلسفەیەکی عجیبی تێدایە مامۆستا مێنگەری کردێتی بۆیە من زندوم کردەوە خۆشبەختانە ئایلەکەیان کوڕەکەی جارێک کەش ئەمەی چاپ کردوێتەوە زۆری پێ خۆش بوو کە ئەوە کراوە شتی ترش هەیە کە مەسەلە بۆ منە کە کردومە نەک لە هینی ئەدەبیات بەڵام لە مەسائلی فەلسەفی و یا شتی تر وەکو مەسەلە کتێبێکم هەیە لەسەر سوورەوەردی کتێبێکم کردووە لەسەر سوورەوەردی سوورەوەردی کتێبێکە لەسەری کردووە مەمەسم چیوە لەمە سوورەوەردی لە ناو تاریخی عالەمی ئیسلامەوە تایبەتی عارەبیە هەمان پێڵن سوهرەوەردی سوهرەوەردی بە هیچ شێوەیەک باسی ئەوە ناکەن کە بابە ئەمە کورد بووە و هەنگاوەکانی کە ئەم کەسە هاویشتێتی لە ژیانە لە عمرێکی کورتە لە ساڵ 37 ساڵ تەواو نەکردووە کوکوژراوە عیدام کراوە یاخود لە سزنا مردووە هەنگاوەکانی هەمووی دلیلی ئەوەیە ئەمە هەستی کوردایەتی تیابوو ئەم شخصە هەستی کوردایەتی تیابووە هەرچی کردووە لە ژیانە دلیلی ئەوەیە یعنی خوێندنەوەیەکی عمیق بۆ دەرەکەوێت کە ئەم کابرا هەستی ئەوەی تێداوە و ئەمە سوورەوەردی ئەو کەسەیە کە سێیەم چڵی فەلسفەی ئیسلامی دروست کردووە کە فەلسفەی ئیشراقە ئەم دروستی کردووە لە پێش ئەو نەبووە و لە دوای خۆشیان تەڵەبەی هەبووە ئێستا لە عالەمی ئیسلامیە بەتایبەتی لە ئێران تەڵەبەی زۆر زۆرە تەڵەبەی سوورەوەردی زۆر زۆرە بۆیە من لەو منتەلەقەوە ئامون کردووە ئەوش ئەوەیە کە گەنجی ئەم ڕۆمان نەوەی ئەم ڕۆمان بۆ ئەوەی هەست بکە کە کیانێکی شخصی گەورەی هەیە خەلفەیەکی سەقافی زۆر زۆر گەورەی هەیە ئەبێ بۆ پێی نیشان دین کە ئێمە لە پێشەوە لە تاریخە خەڵکی گەورە و مەزمان نەبووە پرسیارێکەکەی لە گەنجێکی کورد ئەرێ کاکە باسی کوردەکەی باسی کوردەکەی تۆ دیت و ڕۆی باسی کوردەکەی کورد کوا فەیلسوفی نییە فەیلسوفی نییە ئەوە پێت دەڵێ بابە من فەیلسوفمەیە من نێک کەسی ترشمەیە فەیلسوف بۆیە ئەمە هاندەرێکە بۆ گەنجی ئێستاچە باشە لە کتێبەکانی کەت ئەمەیان کتێبی تر کە کردی بێتم ئەمەی کەوتم نازم حکمت ئەوە شعرێکی هینە کتێبێک مامۆستا ئیبراهیم محەممەد پرینسیپەکانی کوردایەتی لێرە ویستومە ئەوە پیشانی خوێنەر بم کە مامۆستا ئیبراهیم محەممەد چ منتەڵەقێکی ئەساسی هەبووە بۆ کوردایەتی منتەڵەق ئەساسیەکانی ئەم بۆ کوردایەتی چی بووە بۆ مەبەستی چی بووە و ئەمەش خوێندنەوەیەکی تازەیە بۆ ئەوەی ئەوانەی کە ئەیانەوێت بە دروستی لە مامۆستا ئیبراهیم تێ بکەن خۆشبەختانە من لە لەندەن بواری ئەوەم هەبوو بەلایانی کەمەوە 15 ساڵ 16 ساڵ لە نزیکەوە ئاگام لێ بێت تا ڕادەیەک نزیکی بم ئەوە وای لێکردم کە ئەمانە بنووسم ئەمە لە بیرەوەرەکانی خۆیەتی مامۆستا ئەمە زیاتر بیرەوەرەکانی خۆی کە خۆی لە مەسەلە بۆ نمونە دەربارەی بێکەسی شاعیر چی وتووە دەربارەی ڕەفیق حلمی چی وتووە دەربارەی شێخ مەحموود چی وتووە و ئەو شخصیەتانە موقفی چی وە لەگەڵەوان حادیسەکانی ڕووداوەکانی ئەو لەگەڵ ئەوانە چۆن چۆنی بووە ئەوە لەوێنانە ئەو شتانم باس کردووە خۆی لە ژیان نبوو کە ئەمە بەداخەوە نا بەداخەوە نا خۆی لە ژیانە نەبوو و من لە چلەکەیە شعرێکشم داناوەی شعرێکی ئەوەی کە باسی ئەوەکەم وەکو بڵێن کورتەیەکی ژیانی ئەو ئەمە ئەوە یەک کتێبێکی تر لەوانی کە کتێبی کەرکووک 1920 ئەوە لێ کۆڵینەوەیەوە ئەوە لێ کۆڵنیوە ئەمە لێ کۆڵنەوەیکی ترە باشە لەوەی ئەگە تۆزێ بۆسین لەسەر لێ کۆڵینەوە کە کەرکووک ساڵی 1920 چییە باسی چیەکەی لە ناوەڕۆکیە لە بەریتانیا دوو دەستگا هەیە دوو دەستگای زۆر گەورە هەیە دەستگایەکی پابلیک ڕکۆرد ئۆفیس یعنی شوێنی ئەو دۆکمنت و ڕکۆردانەی کە هی حکوومەتە هی گەلە
هی کۆنی وڵاتەکەیە لەوێ سیاسێک ئەوە یەکێکە یەکیشی تریان هەیە کە ئەرشیفی وەزارەتی هیندستانە حکوومەتی هیندستان ئەوان پێڵە حکوومەتی هیندستان ئەرشیفی هیندستان فترەیەکی زەمەنی زۆر عێراق کە ئینگلیز هاتۆتە ئێرە هەموو شتەکانیان چێ سەرپەرشتی کردووە حکوومەتی هیندستانی ئیستا نایە حکوومەتی بەریتانی لە هیندستان سەرپەرشتی کردو ئەوانش داوی دایرێکی تایبەت ئەوەشە لە بەریتانیا سیاست ئەوەیە هەر دۆکومنتێک 50 ساڵی بەسەر بچێت خەڵک بۆی هەیە بیبینێت 50 ساڵی بەسەر بچێت خەڵک بۆی هەیە بیبینێت بۆیە ئیتا ئەو ئەریشفانە هەمووی خەڵک ئەتوانێت بچێت بیخوێنێت ببینێت کۆپی بکات یا لەوێ بیخوێنێتەوە سوود لێ بینێت ئەمەی کە کتێبێک کەرکووکە ئەوە تەمان من سەرەتای ئیشەکانم بوو باسی کەرکووکەکە پێشەوەی بێتە لیوە یعنی کەرکووک کە لە عوسمانیەکان سندرایەوە ئینگلیزەکان هاتن ناوی لەو زەمانایە یعنی هەر ئەو ساڵەیە من بۆ مەبەستم بوو ئەم کتێبە بکەم سەبەبەکە چی بوو سەبەبەکە ئەوە بوو بە خەڵکی پیساندەم کە عوسمانیەکان چیان بۆ کەرکووک کردووە ئایا شتێکیان کردووە یان نا ئەگەر کردوانێت چییە حەزەکەین ئەگەر ناوەڕۆکی و کتێبە بە کورتیش بێ باسیکەی ئەوەی کە ڕوونە بڵێن عوسمانەکان چی لە کەرکووک بەجێڵن ئەوەی کە ڕوونە مەسەلە بۆ نمونە لە راپۆرتەکە باسی حاڵەتی تەندروستیەکات حاڵەتی تەندروستی باسەکەات عوسمانەکان هیچیان بەجێنێشتووە مستەشفى یعنی خەستەخانەیەکی بچووک مستەوسەفێکی بچووشیان بەجێنێشتووە ئەمان هاتوون دروستیان لە ژێرخان با بڵێ یعنی هیچ شتێکیان نا ئەمان مەسەلە بۆ نمونە یەکێک لەوانەی باسی ئەکات باسی ڕێگەوبانەکات ڕێگەوبان کە دروست بکەن ئەوان هیچیان بەجێنێشتو بوو باشە هیچیان بەجێنێشتووە ڕپۆرتەکە ئاڵێ هیچ شتێکی وان نەبوو کە ئێمە دەست پێ بکەین مەجبور سەر لە نوێ دەستمان پێکرد یەکێک لەوانەی کە لێرە باسێکە پۆست دایرەی پۆستە شتێکی زۆر بەسیت بووە لە وەختی دەوڵەتی عوسمانی بەڵام ئەمانەوە ڕێکیان خستووە تاپۆ دەوڵەتی عوسمانی فقط ئیتمامی داوە بە تاپۆی ئەو کەسانەی کە خۆیان عەرزیان داوەتێ بەڵێ ئەمە کێشە گەورەکەیە ئەمە تەبعاً ئێستا کێشەی سیاسی ئێستا کێشەیەکی گەورەیە لە ئەمڕۆکە کێشەیەکی گەورەیە تەنها تاپۆن نەبووە بۆیە ئینگلیز هاتووە ئەو کەسەی کە مەسەلا عەرزەی زراعی هەیە لە ناو شار کە ئەڵێم عەرزەی زراعی لە ناو شار ئەزانی چی ئەڵێم ئەم شوێنەی کە ئێستا ئێمە تیاین ئەم شوێنەی کە ئێمە تیاین ئەمە لێرەوە بگرە هەتا ئەگاتە خوار مەکتەبەکەوە خوار مەکتەبەکەی لای باخەکەی زێویە ئەوە عەرزەی زراعی نەفەرێ بۆ من نامێ باسی نەفەرەکە بۆ بچکومە کاتە خزمی خۆم لێگەی ئینگلیز هاتووە بۆ ئەمانە تاپۆی دەرکردووە فلان کەس چێ بێت عەرزەکەی خۆی تاپۆ بکات بۆ ئەوی ڕێکی بخات بۆی ئیسەکان لە کاتێکە ئەوان با بڵێن ئەوان پرسیارێ بکەم چونکە کێشەی زەویزا لە کەرکووک زۆر کێشەیەکی دێرینە کاتێک کە بەریتانەکان هاتوونە با بڵێن ئەم زەویانیان تاپۆ کردووە ئایا دەستکاری تاپۆکانی عوسمانیان نەکردووە حتمان تاپۆ ڕەشەکان ئەوەی کە پێڵەن تاپۆی ڕەش دەستکاری ئەویان نەکردووە دەستکاری ئەوەیان کردووە ئەوەی عەرزەکەی هەیە عەرزیانەیە و تاپۆ ئەوەی عەرزی هەیە تاپۆی نەکردووە ئەوەی خانووی هەیە تاپۆی نەکردووە هەر تاپۆیەک یەک لیرێ یەک ڕوپیان لێ سندووە یەک ڕوپیەی ئەو وەختە پارە لە عێراق ڕوپیە بووە ڕوپیەکەی هیندستان یەک ڕوپیەکیان لێ سندووە ئینجا ئیحسایەکە ژمارەکانی کە لە نهایەتە ئەڵێ داهاتی ئەم ساڵی دائیرەی تاپۆ ئەمەنە ڕوپیە بووە دلیلی ئەوەیە کە چەندێ ژمارەیەکی زۆر لەو وەختەیە تاپۆ کراوە دەوڵەتی عوسمانی ئیهتیمامی بە مۆزوع هەر نەداوە بە هیچ شێوەیەک باس هۆکارەکەی ناکە مەسەلەن بۆ منە هۆکاری ئەو باسی ئەوە ناکە بۆ باس دواکەوتوی عوسمانەکان مەسەلە بۆ منە عوسمانەکان کە ئێرەیان بەجێهێشتووە بە هەر شوێیەکیان بەجێهێشت بێ بە سوتاوی بەجیانێشتووە دێ بوو بێت حیوان بوو بێت هەر شویان بەجێشتووە بە سوتایی بەجار هەر پردێکیان بەجێش بێ پردەکەیان ڕوخاندووە ئەمە حقیقەتێکی تاریخیە مەسەلە باسی قوتابخانە ئاکات خوێندن ئەو وەختە لە پێشەوەی ئینگلیز بێت چەند خوێندکار ژمارە خوێندکاران لەوێ چەند کەس بووە فەرقی زۆر لەگەڵەوەی ئینگلیز هاتووە مەکتەبی کردوەوە خوێندکاری تیا کردووە و زۆر لەم بابەتانی کە لەنا ئەو راپۆرتەیە هەیە باشە کتێبێکی تر تێ هەر عینەن کورد لە بەڵگەنامەکانی بەریتانیا ئەوە ئێستاشی چاپم نەکردووە بەڵام ئەوە کتێبێکی زۆر فراوانە
کتێبێکی زۆر فراوانە چونکم باسی 1920 ئەکات عینی هەر ئەو ساڵە مەبەستە هەر لەبەر ئەو مەبەستەی کە سەرەتا باسم کرد ئەوش ئەوەیە کە دەوڵەتی عوسمانی کە ئێرێ بەجێش چۆنی بەجێش ئینگلیز کە هات سەرەتای یەکەم ساڵ چی کرد ئەوە شوملی خانەقی نەکات ڕیپۆرتێکی ینی دۆکومنتێکی سەبارەت بە خانەقینە یەکشی سەبارەت بە کفریە یەکیان سەبارەت بە کەرکووکە دانەیەکی تریان سەبارەت بە کۆیەیە دانەیەکیان سەبارەت بە هەولێرە یەکشی تریان سەبارەت بە سلەیمانیە یەکێک ڕەواندوزەوە یەکێک مووسڵە یعنی کاملەن ئەوەی کە ئەمڕۆ پێڵین ئێمە خۆمان پێڵین باشووری کوردستان هەموو ئەوانە ئەگرێتەوە هەموو ئەوانەی تێدایە کتێبێکی بە چاپت نەگەیان نانە ئێستا لە ینی دیزایانی بۆ دیزاینەر خەریکێتی بەڵام بە چاپ نەگەیشتوە ینی تا ڕادەیەکە توانین بڵێن نهایەتێتی بەڵێ مامۆستا چی ترت نووسیوە ینی لە کتێبەکانی تری من حەزەکەم باسیکەم چەند لاپەڕەیەک لە مێژووی خەباتی سیاسی کورد ساڵی 1929 ئەمە ساڵی 29 طبعا ئەمە ئەو ساڵەیە کە ڕۆشنبیران و ئەوانەی ویستویانە خەباتی نەتەوایەتی بۆ کورد بکەن لێرەیە لەو ساڵەیە هەوڵی خەباتی سیاسیان داوە هەوڵەکانیان چی بووە سێ قۆناغ بووە طبعا بە سێ قۆناغ هەوڵیان داوە قۆناغەکان لە ساڵی ئەوەن دەستی پێکردووە بۆ ئەوە بۆ گەیشتوتە چ نەتیجەیەک لەناو ئەم کتابەیە هەیە لەناو ئەم کتابە باسی ئەوەمان کردووە کە ئەمە پێم وایە ینی بەشێکە لەوەی کە زووتر باسم کرد یعنی ئەمە طبعا تەواوکەری ئەتوانم بڵێم تەواوکەری ئەو کتێبەیە کە کاک نەوشیروان کتێبێکی سەردەمی قەڵەم و مراجعات کتێبێکی وای هەیە پێم وایە بەردەوامی ئەوەیە ئەو کتێب باشە مامۆستا لەسەر مەقامات و شت چی لەسەر خەنە دوای ناوبڕەکە مامۆستا باشە بەڵێ بە ڕێزان خۆشەویستان ناوبڕێ وەرەگرین و پاشان درێژە با گفتوگۆکانمان دەدەین. بەسەرهات بە شوێن ئەو کەسانەدا دەگەڕێ کە ڕۆڵیان لە ڕووداوەکاندا هەبووە یاخود تیایدا ژیاون یاخود شاید حاڵی ڕووداوەکانن. کۆی ئەو دیاردانی کە هەن تیشک دەکرێتە سەریان توندوتیژی و ڕقلێبوونەوە و نەخێنەوەی یەکتری لە بەدواداچوون فۆکس دەکرێتە سەریان. تیمەکانی پۆلیس لەمە دوا لە ئاسمان و لە ڕێگەی درۆنەکانەوە چاودێری جم و جۆڵا گوماناویەکان دەکەن و خورماتی خانەقین الموصل. استقبل رئيس قيادة رانايا كردستانية بافل جلال طلبانية رئيس قيادة رانايا كردستانية كنوشيا من خيلوات البيشمركة قومدي تسليمانية. Kürdistan Savarlar Birliği'nin parlamento üyeleri tarafından Irak Anayasası'ndaki 140. maddenin uygulanması için çalışmalar sürüyor. لا بەرنامەی سێریان گفتوگۆ سەبارەت بە پرسە سیاسیە هەنووکەییەکان دەکەین. پێشمەرگە کوڕی ڕۆژی تەنگانە بوون، دوژمن بەزێن ئەمانە بوون. شۆفێری بەڕێز پابەندەمونت بە ڕێنمایەکانی هاتوچۆ ڕووداوی دڵتەزیێنی لێ دەکەوێتەوە. پێشڕەوان گرنگی بەتوانە و بەهرەی ژنان دەدات. جوگرافیا و خاک بابەتێکە پەیوەستە بە هەمووانەوە.
دووبارە سڵاو مامۆسا سەبارەت بە کەرکووکیات حەزەکەم ئەم بەشەی کە ماوە لە هەڵقەی سێم لەم دیدارەمان لەگەڵ جەنابتا حەزەکەم تایبەتی کەین بە کەرکووکیات لەسەر کەرکووک چیت نووسیوە مامۆستا؟ وڵای لەسەر کەرکووک زۆر شتم نووسیوە بەڵام ئەوەی کە ئەکرێت ئێستا باسی کەم یان پێم خۆشە ئەوەی باسی کەم باسێکی خۆریاتم هەیە ئەوە باسکەین و هەندێ یادەوەری ناو شادی کەرکووکمەیە بەڵام ئەوە وەکو کتێبێکە بۆ ئایندە ئامادەکراوە لەبەرەوە بەس ئەڵێم کتێبێکی وا هەیە کە ئامادەم کردووە بەڵام خۆریاتەکە ئەگەر بکرێت ناوڕۆکی چی ئەوەی کە لەسەر کەرکووک باسکو یادەوەریەکان خۆتە یادەوەرەکانی خۆمە کە خەڵکەکانم بینیوە مەسەلە پێشمەرگێکی دێرینە کابراکی نائاسایی ئاساییە کە خەڵک مەسەلە بۆ منە زۆر نایناسێت چی بووە شخصیاتی چی بووە تەسیری چی بووە لەسەر خەڵکەکە مەسەلە بۆ منەیە شێکلەوانی کە باسم کردووە باسی سەجێکم کردووە سەجێک کە لە گەڕێکی ئیمام قاسم بوو کە سەیرت نێت کە پێ بڵم کوردی هەدیە کرد یعنی چۆن مەسەلا ئەگەر پۆلیس وە ئەمن بەهاتە ئەیزانی خەڵکێکی ناحەزە بۆ منتخەکە نێش بێت ئەچۆ گژیان سەگەکە چوە گژیان مەسەلا من باسی ئەوە کردوەکو وەکو یادەوەریەک چیم لێ بینەوە چیم لێ نبینە ئەوانم باس کردووە و تقریبان 42 ڕووداوی بەو شێوەیە کە هەم شخصیاتە لەگەر ڕێزم بۆ شخصیاتەکان بەڵام باسێکی سەگێکشم کردووە کە ئەو ڕۆڵەی هەبووە کە من بینیوە کە بە چای خۆم بینیوە ئەو کتێبەیە کە ئەوش ئامادەیە ئیتر بزانینەوە چۆنەوە بەڵام خۆریات ئەگەرت مانوێ باسیکەین باسیەکەین بەڵێ مامۆسا باسی کەرکووکیات حەزمە کرد بکەی وا بزانم و کتێبێکتەیە لەسەر فۆلکلۆر و گۆرانی و علی مەردان بە نمونە بۆچی علی مەردان بە نمونە ئەمە هەر بەهۆیەوەیە کە کەرکووکیت یاخۆت نەخی علی مەردان خۆی مەدرسەیەەکە من ئەتوانم پێت بڵم من یەک ساڵی تەواو کاملەن 12 مانگ هیچ گۆرانی و هیچ شتێکم جوە لێ نەبووە نەویستە جۆم لەوێ لە علی مەردان زیاتر یعنی ساڵێکی کامل 12 مانگ دانیشتون بەس جۆم لە هەر گۆرانێک جۆم لێ کرد 2 جا 20 جا 3 جا بۆی تەواو لێ تێبگەم زانم ئەمە چ ئیبداعاتێکی و داهێنانێکی کردووە بۆیە وتومە علی مەردان وەکو نمونەیەک و علی مەردان بەڕاستی نمونە بوو نمونە بوو و سەبەبی ترش بوو ئەوەی کەوا علی مەردان کەمە نمونە و بیکەمە کتێبەکە بۆی بە خەڵکی هونەرمەند ڕابگەێنم ئەوانی کە ئاانەیە بنە گۆرانی بێژ گۆرانی بێژی هەرەوە نیە دەنگ خۆش بێ نه تۆ ئەوە بخێنەوە بزان علی مەردان چۆن خۆی دروست کردووە علی مەردان بەو جۆرەی ئەوەی کە لێرە من باسم کردووە وەکو ئەو وایە دکتۆرایەکی وەرگرت بێ بە خۆی هیلاکردن بۆی بێتە علی مەردان یعنی لەوە زیاترە بۆیە گۆرانی ئەگەر ئەتەوێ ببیتە گۆرانی بێچە بێ گۆرانی بێ خۆی هیلاکە هەرەوە نیە دەنگی خۆش بێت ئەمە بخێنەوە ئەمە دەرتێکی چاکە بۆ ئەوان کە شخصێتێکی وا چۆن بۆتاوە بۆیە کتێبەکە کە لە باسی فۆلکلۆر و گۆرانی و مەقاماتە لەمانەشە علی مەردان نەبێ نمونە بێت چکم زۆربەی گۆرانەکانی گۆرانی ئەسیلە خۆی دروستی کردووە زۆربەی گۆرانەکانی فۆلکلۆرە لە فۆلکلۆر وەری کردووە زۆربەی مەقامەکانی کە هەبووە یا هەیە لە ناوچەکە ئێمە علی مەردان و توێتی باشە لە قۆریات با بڵێن کە هونەرێکی کەرکووکیە چیت نووسیوە لەبارەی قۆریات بزانم لە خۆریاتەکە نەوشتی باشت کرد لەو بارەی لێکۆڵنەوەکە ئەوەیە کە ئەسڵەم وشەی خۆریات یانی چی مەسەلە بۆ نمونە باسی ئەوم کردووە کە وشەی خۆریات یانی چی کە پێڵێن قۆریات خۆریات خۆر چەندین ناوی هەیە ئەوە معناکەی چی ئەکات و چێن ئەو نووسەرانی مەسەلە باسی وانە کرد ئەگەر هەندێک بۆسی مەسەلە بۆ نمونە قۆریاتشی پێڵێن خوێریاتشی پێڵن قۆریاتشی پێڵن ئەمانە هەمووی جیاوازە قۆیرات ئەمانە هەمووی پێڵێن بەڵام لە ئازێرەکان هەنی یشت عینی ئەم مۆزوعی کە ئێمە باسیەکەین پێڵێن قۆریات ئازێرەکان پێڵێن بەیات تورک لە ئۆرفە پێڵێن چی پێڵێن معنە ئەگەر تۆ ملاحەزە بکەی لێرە لە تورکمانیشە هەندێک گۆرانی پێڵێن معنە هەندێک گۆرانی هەیە بە تورکمانی پێڵێ بیرمعنە چاغرمانم چ گۆرانێکم بۆ بڵێ تێگەی ئەوە هەیە بەڵام نووسەرەکان کە ویستیانە تعریفەی ئەم وشەیە لە چیەوە هاتووە مەسەلە بۆ نمونە مامۆستا تۆفیق وهەبی کە کەڵە نووسەرێکی زۆر گەورەی میلەتی کوردە عتا تەرزی باشی لە کتێبی کەرکووک خۆریات و معنە لەرێ
باسی ئەوەی کردوێت کە مامۆستا تۆفیق غایبی ئەڵێ خۆریات لە وشەیەکە لەسەر زمانی ئەوی غوزیە ئەو غوزی بەشێکە لە زمانی تورکە ئەسڵەکان کە لە ئاسیای ناوەڕاستە هەژێت ئەو وای بۆ چووەکە لە قۆڕەوە هاتووە لە هۆرەوە هاتووە لە هارەوە هاتووە ئەو مامەسا هین وای پێ مامەسا تۆفیق غایبی وای ئەبینێت مەسەلە بۆ نمونە سابیر مەلا محمود ئۆغڵێ لە کتێبی کاچوش منتەخەب خۆریات دەدێ ئەڵێ هجری دەدەی کاکەیی کە شاعیرێکی شعریت بە تورکمانی و بە کوردی هەیە ئەو پێی وایە خۆری یا خۆریات لە وشەی خۆریەوە هاتووە خۆریەکان بەشێکن تیرەیەکی کلدانی لە قەڵای کەرکووک ژیاون ئەمانە نەوع گۆرانێشیان وتووە کە لەمە ئاشێت هەندێک کەس ئەڵێ نا خۆریات لە هۆرەوە هاتووە هۆریات هۆرە ئەساڵەتی ئەو نەوع تەواشیحەیە کە زەردەشەکان لە ئاپەتەشگەدەکە خوێندویانەوە کە ئەگەر بگەینە سەرمە معنای زۆر کۆنترە لەو مۆزوعی کە ئێمە لێرە باسمان کرد فڵان واڵێ فستان واڵێ خۆریات دوو نوعیەیە خۆریات هەیە سادەیە هەر چوارینەیەەکە هەر چوارینەیەەکە خۆریات هەیە مستەزادە یعنی زیاتر لە چوارینێ خۆریات لە چی پێکاتوە یعنی خۆی شعرەیان خۆی بە ئەسڵ مەقام نییە خۆی بە ئەسڵ شعرە ئەنووسرێت دوایی گۆرانی بێژەکان مەقام بێژەکان ئەی خوێننەوە وەکو قۆریات بەڵام وەکو بە شێوازی قۆریاتی خوێنە قۆریات تەوان سێرەکەی قۆریاتێک هەیە بە مەقامێکە خوێندرەوە قۆریاتێکی بە مەقامێکی ترە خوێندرەوە هەر کەسە بە مەقامێکی خۆی قۆریاتەکە لە نووسینە کە ئەی نووسیت عیبارەتە لە چی لەوەی کەوا دووشە لە یەکەسن بەڵام معناکەیان جیاوازە یا دووشە 100% لە یەکەسن بەڵام معناکەیان جیاوازە دووشە زۆر لە یەکەسن بەڵام 100% لە یەک ناچن بەڵام معناکانیان جیاوازە ملاحزەیەوت کردووە حتمان جەنابەت تورکمانی زانێکی مەسەلە بۆ نمونە یەکێک لەو سادەکان لە خۆریاتێکی سادە ئەڵێ باغوان داردە باخچانە باغوان داردە باغ داردە باغوەندادە بیزدەدا باغوەندادە یعنی چی باغەوان سێوزۆ میوەکانی ئەپێچێتەوە هەڵەگرێتەوە تێگەی باخ چێ بەرهەمەکەی ئەدوورێتەوە باغەوانەی دوورێتەوە باخ دەردی باغەوان لە دڵی چێە لە دڵی باغەوانە خۆ لە دڵی من تۆ نییە لە دڵی باغەوانە ئەی دەردی باغەوان لای چێ لای ئێمەیە تۆ حەزەی ئەوت کردووە یعنی شعرەکە ئەگەر بگەڕێتەوە شتێکی فەلسەفی تێدا هەچەند زۆر بەسیتە بەڵام ئەمانە هەمووی فۆلکلۆرن ئەمانە فۆلکلۆرن بەعزێکیان خەڵک نووسێتی ئێستا ئەمە من خاوەنەکەی دیار نییە ئەمە خاوەنەکەی دیارە ئەمە خۆریات نووسێکە بە ناوی نەجلە کەرکووکری ئافرەتێکە نازانم ئەگەر لە ژیان بێت یان نا بەڵام ئەگەر لە ژیان بێت ئینشەڵا عمری درێژە بێت باس هابە ئەکرێ و باس دایکی هابە ئەکرێ دایکی هابە یەکێکە لەوانەیە زۆربەی شعرەکانی خۆریات دایکی بۆی نووسیوەتەوە خۆریات نووس زانیاری تێ بەڵێ خۆریات نووس شەرت نییە خوێنەوار بێت بەڵام ئەبێ لە زمانەکە تەواو بزانێت چیڵێت تێگەی شەرت نییە مەسەل چەندین کەس هەیە مەسەلە کەسێکە بوو لە گەڕێکی ئێمە ناوی سمەی هەیگوڵ بوو ئیسماعیلی هەیگوڵ هێگەی کوردە کوردی تا ڕێدەی خزمەتی لەبین ئێمەوان هەیە قۆریاتە نووسی خوێندەوارێکی ئەو تۆش نەبوو خۆریاتی باش شەنووسی هیشام زۆربەی قۆریاتەکانی وشام ئەڵێ هی سمەی هەیگوڵە منە حەزت کردووە طبعا ئەمە یەکێکە لەوانەی کە بڵین خۆریاتی سادە خۆریاتی مستەزاد ئەوەیە کە کوتمان چوارینەیە خۆرساتی مستەزاد زیاتر لە چوارینەیەک بەڵام عینی کەلیمەی کە وتمان لە یەک ئەچن بە دووسێ نەوە ئەوترێ معناکانی هەمووی ئەگۆڕێت باشە مامۆستا ڕۆڵی کورد بە پێ لێ کۆڵینەوانی کردوتە ڕۆڵی کورد چی بووە لە خۆریات ڕۆڵی کورد مەسەلە بۆ نمونە من باسیە تاکوی ساکە یعنی هەر بە زمانی تروکمانی ئەوترێتەوە هەر خۆی خۆریات فۆلکلۆری تروکمانیە نابێ ئیمان ینی ئێمە کە باسی ئەمە ئەکەین ئێمە نامانەوێ بڵێنەوە هی ئێمە نییە هی زمانی تورکمانە هی زمانی تورکمانە ینی بە زمانی تورکمانی ئەوترێت خەڵک هەوڵی داوە بە زمانی کوردی بێڵێت کاسێت شەیە بەڵام ئیتری ئێمە زۆر ناجح نەبووە ئەو فکرەیە تێگەی بەڵام شتێک هەیە زۆربەی هەرە زۆری نووسەرانی
ئەچنیە کەسێک ناڵێ کوردی زۆربەی هەر زۆری قۆریات بێژەکان کوردن خۆشیان نیان و تۆ مەسەلە یەکێک لەوانە هابە هابە هەموو کەسێک ئەزانێت کوڕی چێ و چێ نییە تێگەی کەسانی تر مەسەلە بۆ نمونە بۆ نمونە مامۆستا با من هەنێ ناو یاسین باغەوان هەیە مەسەلە بۆ نمونە ئەگەر ناو لای تۆ هەیە بۆی تاکید کەم ناوانە ینی بۆ نمونە مەردان ساڵح ماڵی مەردان ساڵح ماڵی با تێدگەێت مەرادان ساڵح ماڵی خەڵکی ئیمام قاسم بوو ئەم بەرامبەر ئەم تەلەڤیزیۆنی ئێوە ئەوە باخەکەی ئەو بوو باخی ئەو پیاوە ئەو پیاوە خۆی هەم مەقام بێژوو هەم قۆریات خوێن بوو هەم هۆگری ئەوە بوو کە خەڵکانی شارەزای گۆرانی ئەهێنا بۆ شار بۆی گۆرانی بڵێن و بۆ پێکەوە ئەو شەوە پێکەوە ڕابێن مەسەلە بۆ یاسین باخەوان مەسەلە بۆ نمونە یەکێکە یاسین باخەوان یەکێکە لەوانەی کە خۆی مەقامی داناوە مەقامی خۆی بە ناوی خۆینا تێگەی مەسەلە بۆ نمونە سەعە گاڕوود خۆت قابلێک تورکمانی ناوی گاڕوود بێت یعنی تێگەی چۆنە ئەمانە حسێنی کۆسە شێت کۆسە شێت اینی ئەمانە حەسەن گەواڵە مشکۆ مەسەلە بۆ نمونە محەممەد ئەحمەد ئەربلی جەباری برای یخۆوانە دوێنێ خۆ ئەمری خوای کرد کابرا خۆی ئەڵێ من کوردم خۆ بە زۆر نییە یعنی مەبەسم ئەوەیە کە کورد دەورێکی چاکی بینوە حتبەتە کە دەوریان بینوە ئەبێ ملاحەزەیەوە بکەین گەورەی ئەو شخصانەیە ئەگەر بڵێ بەنەوعی کترلێکی دەدەوە من پێم وایە گەورەی ئەو شخصانەیە و بە تایبەتی گەورەیەکان لێیە کە ئینکاریان نەکردووە کە کوردن هیچیان ئینکاریان نەکردووە من لەگەڵ هابە دانیشتوو لەگەڵ برا گەورەکەم ڕەفیق بوو لەگەڵی دانیشتوو لەگەڵ مامم ڕەفاقەتی هەبوو هامشۆی ماڵیە کرد لەگەڵی دانیشتوو قەت نەیوتووە من کورد نیم بە هیچ شێوەیەک مامۆسا ئەو کتێبانەی کە بە چاپت نەگەیاندووە ئەو کتێبانیان چەنە وەکەی بە چاپەگەن وەڵایی ئیتر ئەمێنێتەوەی ژمارەیان زۆرە ژمارەیان 28 کتێبە 28 کتێب کتێبە بەڵام بە چاپ کەیەگەینرێ ئەوە نازامی تر بزانین برادران ئەگەر خەڵکانێک یارمەتیمان بدەن ئەوەیە یەکیانەوەی کە باسم کرد هی کفری و کەکوک و خانەقین و سلێمانی و هەولێرەوەی کە ئێستا باسمان خۆی سنجە ئەوە یەکێکە کتێبێکمێ لە قەیرانی ئابووری و دارەی جیهان و چارە سەرەکان ئەمە کتێبێکی ترە پەیوەندی بە اختصاسەکەی خۆتەوە ئەمە عیلاقی بە خوێندنی خۆمە خوێندنەوەکەی خۆم کە خوێندومە لە دانشگا و پاشەوە لەوەیە کتێبێکمەیە باسی نامیلکەی خەباتی قوتابیانی کوردستان ئەو کاتێک کە لە قوتابیانی کوردستان بووین ئیشەکانمان چی بوو من بە ڕۆژانە باسم کردووە کتێبێکی تر تورکیا و کێشەی کورد کۆمەڵی وتارە کە لە ڕۆژنامەکانی خۆمان بڵاوم کردوێتەوە کتێبێکی ترم کتێبێکە سەبارەت بە وتارەکانی خۆم کە سەبارەت بە پەنابەران و کێشەی پەنابەران لە ئەوروپا نووسیمە ئەوە تقریبا زیاتر لە 30 مەقالەیە مەجموعەیە کتێبی هەستی دەروون کە ئەبەتە کۆمەڵە شیعرێک کتێبێ بۆ ئەو ڕۆژە دڵم بۆ ئەو ڕۆژە دڵم کە شعرە کتێبی هاتن ئێوە هاتن ینی ئەمریکا ئێوە هاتن شمشێر بکەن بە دەیر هاتن شمشێر بکەن بە مزگەوت لیانە پرسم ئێوە بۆچی هاتن مرواری هزر لە قەندیلەوە نامەی هەڵۆیەک ئەوە یەکی ترە کتێبێکە هەم شعرە پێڵە منم ڕێگا منم ڕێدان منم ڕێگا منم ڕێدان ئەمان هەمووی شعرن کتێبێکە ڕێگی من باوە گورگرە کتێبێکی پەیامە سرودی شادیە قەدەرون بۆکانە هاواری بێ هەواڵە هەندێک نامیلکەیەکم ئامادەیە کە بۆ لەسەر زانستی زمان نەک گرامەر زانستی زمان چوار وتارە لەسەر زمان کتێبێکم ترم ئامادەیە لەسەر هەندێ شاکاری ئەدەبی جیهانی مەسەلە بۆ لۆرکایە ئارثەر میلەرە هاڕڵد پێنتەرە یەشار کەماڵە عەزی نسینە فەروغی فەرخزادە ئەمان کەسە بە زمانی خۆی شتەکانی ئەوە کردووە چەند کتێبێکم هەیە لەسەر چیرۆک بۆ مناڵان دووسێ کتێبە و مەملەکەتی یادگارەکانم کە باسم کرد کە یادی ئەو کەسانەیە کە لە ناو یعنی لە یادی منە ماونێتەوە ئایا
دەوریان هەبوو لە ناو کۆمەڵگایانە ناو شاخ لە پێشمەرگایەتی لەو شتانە. مامۆستا ئەوروپا تا چەنێ ئاشنای ئەدەبیاتی کورد و با بڵین ڕۆشنبیری کووردە ئەوەندەی تۆ لە ئەوروپا بووە لە ساڵانی با بڵین لە هەشتا و چوار جەنابەت لە دەرەوەی تاوەکو ئێستاکەش با بڵین لە ئەوروپا تا چەنێ ئاگداری ڕۆشنبیری کوردن یان ڕۆشنبیری کوردی کۆی کتێبخانەکانی ئەوروپای بەداخەوە ئێمە هەر هەمومان عدا چەند کەسێکمان نەوێت تەمەڵی لەو حاڵەتەیە لەو مۆزعات تەمەڵی ینی تەمەڵێکە لە چیایە نەک لە توانامان نییە نا ئێمە زیاتر بە پەلەین لە بەرهەمهێنانی کتێبە یەکێک لە سفاتەکانمان ئەوەی پەلاکەین دووش لە باتیەوەی فکریەوە بکەین و کتێبێکی زۆر باش کۆتایی پێبێنین و چاپیکەین هەوڵەدین یعنی زیاتر فکریەوەکەین 5 کتێبمانەوێت بۆیە مەسەلە بۆ نمونە ئەمە ئەسڵەکەی ئەوایە ئینگلیزی وایە ئەم کتێبی لە باشووری کوردستان فۆلکلۆر گۆرانی مخامەد ئەسڵەکەی ئەسڵە ئەبوایە بە ئینگلیزی بمناسیایە و ئەمە لەسەر داوای دەستگایەکی برادێک لە دەستگایەکی ئیتالی داوای کردبوو کە شتێکی وا بنووسین ئێمە لەوەیە تەمبەڵی زیاتر پەلە ئەەکەین کە شتێ بکەین لەوەی کە لە قاوەی خۆمان دەرچێتە دەرەوە یعنی مەسە لە قاوەغی ئینگلیزی یا قاوەغی ئەڵمانی یا فەڕەنسی ئەوە کەم تەرخەمێکە هەموو هەمانە بەداخەوە ئەو پێویستی بە دەستگایەک نییە مامۆ خۆی ئەبێت دەستگایەوی کات بەڵام خۆ ڕۆشنبیرێکش ئەتوانێت خۆی بە تەنها مەسەلە بۆ نمونە شتێکی ئەتوانێت بیکات زۆر ڕاستە دو هەمین پرسیارم مامۆسا لەم سێ بەشەی کەماندوومان کردی بەڕاستی حەزەکەم پرسیارەوە بکەم ڕاستە کەرکووکی بوون و کوردبوون ڕەنگە بووبێتە مایی سەرێشە بۆت لە ژیان تا زۆر وڵاتت بینی زۆر شارت بینی ئەی چی پێت بەخشی کۆ و شانازی پێبەخشیم هیچی تر نا چکم بۆ زانی ئەگەر من ئەو موازعانە نەبووە کەرکووک و کوردایەتی نەبووایە من ئەبوومە محاسبێکی ئەتیادی هیچی تر محاسبێ بووم ژمێریارێ بووم لە دایرەیەک ئێستا تەقاعد بووم دانیشتووم ئەم هەموو شتێک کە باسم کردبووە تۆ محاسبێک ناتوانێت بیکات وەنە کەواتە من شکۆ و شانازیم پێبەخشراوە یعنی لە باتیەوەی زەرێکی گەورەم لێودا پێم وایە شکۆ و شانازیەکی گەورەی پێبەخشی بەڵێ مامۆسا ئەگەر حەزەکەی دوامین پەیامەت هەر خۆشیتان من هیوادارم سەرکەوتوو بن و گەنجەکان بە تایبەتی ئایا لێرە ئیشەکان دەرەوە ئەوانەی گوێیان لێ یاخۆی ئەبینن هەوڵدەن دائیمە خۆیان بە خوێندنەوە و بە خوێندنی ئەکادیمی مەشغوڵ بکەن چکم ژیان نابێت لێک نقطە بوەستێت ئەبێ هەمیشە تومحی زیاتریان هەبێت لەشە ساغ بێ دەست خۆش بێت تەندروست باش بیمە سپاس دەکەم مەمنونتم زۆر سپاس بەڵێ بەڕێزان خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی بەشی سێم لە دیدارمان لەگەڵ سەربەست کەرکووکی تا دیدار لەگەڵ کەسایەتێکی دیکە بەخواتان دەست پێرم خواتان لەگەڵ